لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمەوە تا ئێستا کە تەمەنی کابینەکە لە کۆتایی نزیک دەبێتەوە چەندین پێشێلکاری بەرامبەر با یاسا و دەستوری عێراقی فیدراڵ ئەنجامداوە. زەقترین ئەو پێشێلکاریانەش لێبڕین و پاشەکەوتی موچە و زیادکردنی باج و ڕسومات و لێخۆشبوون لە بەشێک لەو بازرگانانەی نزیکن لە دەسەڵات و کەسی حیزبین. پێشێلی چەندین یاسا کراوە لەو کابینەیە لەوانە یاسای بەدەستهێنانی زانیاری بۆ ڕۆژنامە نووسان کاری پێنەکراوە و هەروەها ماف و ئازادی تاک پێشێل کراوە و هەروەها باج و ڕسومات بەدەر لە یاسا زیاد کراوە لەسەر هاوڵاتیان چکە خۆی ڕسومات مقابلە بە خزمەت گوزاری باج مقابلە بەوەی کە چەند خزمەت گوزاری پێشکەش دەکەی یاخود هاوڵاتیان چەند ژیانیان خۆش بێ و قازانج بکەن لە ئیش و کارەکانیان اینجا باج لە قازان زۆر دەگیرێ بەڵام بەداخەوە ئەمە پێشێلکاریە قانونیە کە لەم کابینەیە لە کابینەکانی تریش ڕوویدەوە کە باج و ڕسومات زیادی کردووە لەسەر هاوڵاتیان. کۆتا پێشێلکاریش کە وەزارەتی ناوخۆ ئەنجامی داوە گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل بووە کە پێشێلکاری مادەی 4 دەستوری عێراق و پێچەوانەی یاسای ژمارە 6 ساڵی 2014 هەرێمیشە کە ڕاستەوخۆ دەڵێت دەبێت تابلۆکان بە زمانی کوردی بن. زەخترین پێشێلکاریش کە چەند ڕۆژە لە مۆبایلە 12/4/2022 وەزارەتی ناوخۆ ڕێنمایی دەرکردووە بە تابلۆی ئۆتۆمبیلەکان کە بە زمانی ئینگلیزی چاپ بکرێن و بڵاو بکرێنەوە و ئەمە نزیکی ئەمە 2 ملیۆن ئۆتۆمبیلمانەیە لە هەرێمی کوردستانە کە ئەمە پێشێلکارێکی زەقی مادەی 4 دەستوری عێراقیە کە زمانی فەرمی زمانی کوردی و عەرەبیە و ئێمە یاسای ژمارە 6 ساڵی 2014 هەیە لە پەرلەمان لە مادەی 12 بڕگەی 2 میاڵێ ئەبێت تابلۆکان بە زمانی کوردی بنووسرێن بەڵام لە مادەی 7 بڕگەی 4 بڕیاری ژمارە 2 ساڵی 2002 وەزارەتی ناوخۆ کە ئاڵێ بە ئینگلیزی چاپەکرێ ئەمە پێشەکارێکی زەقی هەم یاسایشە و هەم دەستوریشەکە ئێستا حالیان بەسەر 2 ملیۆن ئۆتۆمبیل جێبەجێکرێت. بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو ناشەفافیەت و بەرژەوەندی خوازی تاکڕەوی بنەماڵەیی و کەسایەتیەکان لە بڕیارداندا باڵی بەسەر ئەجێندای کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمدا کێشاوە تا ئێستا هاوڵاتیانی هەرێم باجی ئەو تاکڕەوی و بەرژەوەندی خوازە دەدەن کە بەهۆیەوە هاوڵاتی دووچاری چرمەسەری زیاتر بووە و حیزب و بنەماڵەکانیش بوونەتە ملیاردێر و سەرمایەداری جیهانی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.